روشانی فکری و کلتوریە تەبێ یەکەم جارە ڕاستی پێم وایە یەکەم خوێندنەوە بۆ کتێبەکانی لە سویدا کرا دومیان لەولێرا کرا سێمیان لە یەکەم لە سوید دوم لە پایتەختی کوردستان سێمیان لە کەرکووک ئەمە بەڕاستی مەغزایەکی زۆری هەیە زۆر سپاسی دووبارە سپاسی جەنابی دکتۆر دەکەین لطفی زۆری نوان گەورەی نوان کە بەڕاستی بەو تەمەنەوە حەزێتی کێشە سەفەر تۆزێ زەحمەتە قەڵەباڕیە بەڵام سپاسی جەنابی دەکەین کە تەشریفی هێنا بۆ ئێرە کتێبەکانیش یەکیان پێشتر نەبین و گوندەوە چێ وێژەیی بێ یەکێ لە ناونیشانەکان لەسەر ئەدیبی ناسراوی ڕووس یا ئەدیبی ناسراوی سۆڤێت ئەوەی کە بە ڕۆمانی دای بەناوبانگە ماکسیم گۆرچی پرسیارێکە کە کوژرایان ئەمە یەکەم جارە پێم وایە شتە بیستینی لە ناوەندی کەلتوری خۆمانە ئەو بابەتە باس نەکراوە ئەوی تریشیان دووڕۆیی لە سیاسەتە بابەتێکی هەستیارە اینجا من ڕێ بە خۆم نادەم قسە لەبارەی ناوڕۆکی کتێبەکان بکەین داوا لە جەنابی دکتۆر دەکەین تەشریف بێنێتە ئێرە دڵ و دەیدەمان ڕووناکە بە قسە جوانەکانی بە بیرۆڕاکانی و بە خوێندنەوەی کتێبەکانی فەرموو جەنابی دکتۆر. مولاك بخير أو ساسي كتاب درسوكم لبن عندي هرسيكم ريال بابي لكن كان دقيقة هناك كم كاكشي توزيع قبل من دق بالنسبة زياترين بيبي جيت هذا عشان هو ده استبسي كم كتاب سي كتاب أنا أوصل لرسول يكان الأستاذ بروفيسور قناة كردوية بروفيسور قناة كردو حق كردوية زعنايش في كل السوريات أو كتابية سابقة ما مستعد مش عاجبني بما لنينجراد ما مستعد سافرت دكتوراه كلمة أدبي كردي صالي حفظة ونو قناة كردو خلطي قارصة بالأساس قارصة حتى روسيا ياخذ روسيا قيصري كانت تسبق تجي أرمانكان قارصة وحوش بقرقة كردي بقرقة يا عتيلة أفغانستان صالي بيست لقباو كدا شيعتنا ديسي عاصمي جورجيا لبي صالي بيست باش تبريكم داي شمير لقباو مستقنا هو بايشي رشيد لبنينها كري كاري وأخير ودرب أخسي ودرب كابرايشي ألماني ناوي العزوية كتاب خالي دكاترة أو دا تمام مستقنا وأنا من أمريكا كريكار من فقير بخينا صالي بيستوهاش نزري قوري كل عربي شبو شامينوف يشتغل دكات بوا كوميتي مركزي حزب كومونيستي أرمنستان كجماعية لا أوبرن كارانا بنيرن بو لينينغراد ياخد سان بيتربورغ أوبرن جماعية طلبي كردو طلبي مسيحي ناخد أرثوذكس كاني منطقة أرمنستان صاري دستور جتا لينينغراد دزبك بخرندن صاري تشريك دكتوراه وردقي الأدبي زماني كردي وشتى الزمان صار تشريك شري جهاني هجوم هتلر وأساس سوري تستبيكر ماشي خلاص بني دبتا أفسر دفاع عن خارجي لينينغراد كنوصف روش وحاصر ما مستخلات ماشي شو خلاص بني شو شر دزبر درزدارو دكان نظامكو
بەڵام تا لە 59 کە پاشی شۆڕشی چواری تەمووز یانە 58 ژمارەشی زۆر تەڵەبەی کورد دەچن بۆ سۆڤێت بۆ خوێندن سەرۆکی ئینستیتوتی ڕۆژهەڵاتناسی لینینگراد ئەکادیمی هیسن ئۆبگارۆڤیچ ئۆربیلی سەرۆکی بەشی ئیرانناسی دەبی بریار دەدا بەشی کوردی زیاکاتەوە لە ئێرانناسی بەشێکی تایبەتی بێتە ئۆبگارۆڤیچ تا 6 سەرۆکایەتی ئەو بەشە دەکات لە 6ەوە تا 85 مامۆستا قەناتی کوردۆ دەبیتە سەرۆکی ئەو بەشە 85 دەبێت زمانشی زۆر کتابی کورد چهی باشووری کوردستان چهی سووریا چهی ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر چاودێری مامۆستا قەنات دەوڵەتەکە ئێوانەی خۆمان هی کوردستان ئەوانەی کوردستان بچنە ئەوانەی ناویان بینم لە لینینگراد دکتۆر ئەوڕەحمانی حاجیمانف دکتۆر ئیحسان فواد لەوانەی تر لە باکوو بووینە مامۆستا دکتۆر عەزەدین ڕەسوول نەسرین فەخری لەوانەی لە مۆسکۆ بووینە دکتۆر ئەحمەد عوسمان و مەجموعەیەک ئەوانەی لە زمانی تاریخن بەڵام ژمارەیەکی تر لەوەیە مامۆستاقان مامۆستای هەموو بووە ساڵی 76 بوویتە مامۆستای من و تا 79 من دکتۆریاکەم وەرگرت تا مابوو ئێمە پەیوەندیمان هەبوو بە پێویستی بزانین لە 100 ساڵی مامۆستا قەنات کردو ساڵی 2009 بوو شتێک بکرێتە 100 ساڵەی بکرێت بەڵام نەکرا بەداخەوە لە زانکۆ لێرە بە مناسبەی 140 ساڵەی ئەمن کتابەکەم چاپ کرد کتابەکە دوو تۆژنەوەی زانستیە لە زانکۆی سلێمانی بڵاوکراویتەوە یەکیان لەسەر ژیان و کەسایەتی قەناتی کوردۆ یەکیان لەسەر دەسووسێکی قەناتی کوردۆ دەربارەی کوردناسی لە سەدەی 19ەوە لە سۆڤیە رووسیا و سۆڤیەت تا 85 کۆتاییاتە ئەو نووسی و تاریخ خۆشمان لەسەر مامۆستا قەنات نووسی یەکیان لەمە یادی 70 ساڵی لەدایکبوونی کە لە ئینستیتوتی ڕۆژهەڵاتناسی کرا من کلمەیەکی بە ڕووسیدا بەلای کوردەکانی دەرەوە ئەوەش بە ڕووسیەکەم بە کوردەکەشم لەناو کتابەکە بڵاو کردەوە ئەو پەیوەندیەکی من هەموو لەگەڵ مامۆستا قەنات ئەو ژمار خەڵکانەی کە هاتینەوە قەناتیان ئەو کردیا لەوانە جگەر خوێن کە هاتە ساڵی 80 هاتە رووسیا من تا 83 لە سۆڤێت بووم 15 ساڵ کار 2 ساڵ لە مۆسکۆ 13 ساڵ لە لینینگراد بووم ئەو مامۆستا قەنات ئەو ڕسمەش فازم یعنی 70 ساڵەی بۆ مجد چ کوردی پێشتر مامۆستا قەنات کرد بۆ یەکەم جار ڕجێک چ کوردی 70 ساڵەکەی بۆتم ڕسوولگەری ئەوە لەسەر کتابەکەی مامۆستا قەناتی کردووە پرۆژە زماشی زۆر ڕسم زایە کتابی دووەم دووڕوویی لە سیاسەت دووڕوویی لە سیاسەتە پەیوەندی هەیە بە سیاسەتی نێودەوڵەتی و سیاسەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو وتارانەی لەو کتابە بڵاوکراینەوە پتر دوایی ڕابردینە یەک لە وتارەکان کە بناوی دووڕوویی لە سیاسەتە دووڕوویی لە سیاسەتی ئەمریکایە من ئەوەم کردە سەردێری کتابەکە دووڕوویی لە سیاسەتە بەڵام دووڕوویی لە سیاسەتە هەری ئەمریکانیە هەموو زیدهێزەکانی دنیا دووڕوویی لە سیاست دەکەن هەمووشیان ئیدعای دیموکراتیت و ئازادی و مافی مرۆڤ دەکەن بەڵام لەگەڵ خراپترین کۆنەپەرستترین ڕژێم هاوکاری دەکەن ڕێزم هەیە بۆ هەموو حیزبەکان بەڵام حیزبەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کوردستانیشەوە ئیدعای سۆسیالیزم و دیموکراتی و ئازادی دەکەن بەڵام تاکفەری پیادە دەکەن مافی ئەندامانی خۆشیان پێشێر دەکەن ئەوە دووڕوویی لە سیاسەتە ژمارەك زۆر وتاری تێدایە ئەو وتارانەی لەو کتابە دووسیەکیان زۆر گرنگن یەکیان کتێبێک ساڵی 84 دەرچوو بەناوی بەڵگەنامەکانی حیزبەکانی کۆمۆنیست لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە 64ەوە تا 84 من وتارێکم لەسەر ئەو کتابە نووسی کە بەڵگەنە
مسئله کرد بود که نامکانی حزبکانی و روشاتی ناوراست وشتن دزانین لو روشاتی ناوراست لو حزبانی چهار حزبی ایران و ترکیه و سوریا و عراق سوریا و عراق هر دو چند سکرتیرکان کرد بود خالد بغداش و خاور عزیز محمد لو بس حزبکانی تاريخي تودا لقيادي تودا كرد هبو لقيادي حزبي كومونيستي تركيا كرد هبو بەڵام لەو شازدە کۆبوونەوە باس کردیا من لە 1984 ئەوەی بەتر باسی مەسەلەی کوردی کردبێت تەنیا وەزعی عێراق و حزبی شیوعی عێراق وە مەسەلەکەی تەراکردێت ئەویش دیارە خۆتان دەزان لەبەر شەڕ لە کوردستان دائیما لەبەر لە 61ەوە شەڕ لە کوردستان هەیە ئەگەر ناوەستایە دووبارە دەستی پێکردووە دیارە پتر ئەوان گریجیان پێدایە بەڵام حزبەکانی تر لبرساویان دەکرێت زۆر یاخود ئەوە مەسەلەکەی ئەوانە وتانی تێر کە گرنگە لای من لەسەر کوردەکانی سۆڤێتە دوو وتار سێ وتارم لەسەر کوردەکانی سۆڤێت رووسیا یەکیان پەیوەندی هەیە لە ساڵی 90 لە تەمووزی 90 لە مۆسکۆ کۆنفرەنسێک بەسرا لە کوردەکانی سۆڤێت کە 400 کەس پتر ئامادەبوون لە کوردەکانی سۆڤێت نێونەرانی حزبەکانی کوردستانی دەرەوەش هی دەرەوە مەبەستەوە حزبەکانی کوردستانی عێراقیش حاضر بوون وشیار زیبابی بۆ گەڕەبەکەم کاک سامی عەبدوڕەحمان بوو دکتۆر صادق شەریفکەندی بوو دکتۆر محەممەد عەلی عوسمان بوو کاک عەزیز محەممەد بوو زەمان ئەوانە بوون حاضر بوون لەو کۆنفرەنسە سێ ڕۆژی خەیان لە مۆسکۆکرا کوردەکانی سۆڤێت داوایان دەکرد بۆ کوردستانی سوور بکەنێتەوە وەکو دەزانن کوردستانی سوور لە ساڵی 23 تا 29 لە بینی ئەرمەنستان و ئەزەربایجان لە منطقەی لاچینی بوو عاصمەکەی لاشین بوو لەوێن دەرەوە ساڵی 22 نمایە بەڵام داوایان دەکرد کە دووبارە بێتەوە لەوێن دەرە کۆنفرەنسەکە هێشان سۆڤێت مابوو لە ئەکادیمیای علومی سیاسی و علومی اجتماعی سۆڤێتی کۆڕدەکرا کوردەکانی سوێت زۆر بەرزان تێدا کوردی خۆشمان بازم لە باکوورش محەممەد عەلی ئەسلان سکرتێری حزبی تیرەکارانی تورکیا ئەوقاتی ئاشکرا بە حزبی شعبی عەلەمی بە حزبی تیرەکاران فەرقی هەنگازمی بەکارکاری بۆستم بە ئەویش حاضر کەمال دکتۆر کەمال فوادش حاضر بازم یەکێتی نیشتیمانی دکتۆر کەمال فواد حاضر لەسەر ئەو بەسەی کوردەکانی سوڤێت دوو تاریتی یەکیان لەسەر ژیانی کوردەکانی سوڤێت لە کۆنفرەنسێک تەقدیمان کرد کە لە ستۆکهۆلم بە ساڵی 91 لە 15 تا 17 ئاداری 91 لە ستۆکهۆلم کۆنفرەنسێکی نێودەوڵەتی بەسەر دەربارەی مەسەلەی کورد لە کۆمیتەی سویدی بۆ مافی مرۆڤ ئەو کۆمیتەوەی کرد لەو کۆنفرەنسە خەڵکێکی زۆر ئامادە بوون چێ کوردناسانی ئەوروپا و ئەمریکاش حاضر بوون جگە لە حزبەکانی خۆشمان حزبەکانی بەشەکانی تر کوردستانیش ئامادە بوون بازم لەوەی ئەخیریش شێخ عەزەدین حوسێنیش حاضر بوو ئەویش حاضر بوو کاک عەدنان مەفتی بوو ژمارەیەکی زۆر سەرکردەکانە لە سۆڤێتیش ئەکادیمیک نادیرۆف حاضر بوو کە ئەکادیمێکی کوردە لە کەزاخستان بوو ئەو حاضر بوو لەوێن دەرێ لەسەر لە کۆنفرەنسەکە راپۆرتی لەسەر کوردی سۆڤێت من ئامادە بوو من بە ڕووسی ئامادەم کرد لە زانکۆی ستۆکهۆلم جلای ئینگلیزی لە کاتی کۆنفرەنسدا ئەندامێکی سۆسیال دموکرات هانس یۆران فرانک ئەندامی پەرلەمانی سویدی ئەو تەقدیمی کرد بە ئینگلیزیەکە دوایی بە ئینگلیزی ئەمە لە کوردستانی باشوور بڵاومان کردەوە بە کوردیش بڵاومان کردەوە دیسان ئەوەش لەسەر هەر کوردەکانی سوێت بوو بابەتێکش ئەو نووسیتمە ئەوەی پاشی پرۆسترۆیکا ئەوەی بنبەڵێ هاتە سەردەڕێ ئەوەی شاردرا بووە زۆر لە خەڵک شاردرا بوو نەدەزانرا دوای پرۆسترۆیکا ئاشکرا بوو هەلەو
هەلو کتابەدا کتابی دووری لە سیاست ژمارەیەک کەسایەتی باس کردی ژیانی کەسایەتیەکان لەسەر نووسین لەوانە جەمال حەیدەری برام شەهید جەمال حەیدەری قاسم دکتۆر عەبدوڕەحمانی قاسملو شاملۆ عەرەبی شاملۆ شەمسەدین مفتی دکتۆر کاوس قەفتان دکتۆر عزەتی مستەفا ڕەسوول کاکەمەم بۆتانی قادر دیلان محەممەدی ماملێ لەسەر ئەو کەسایەتیەش لەو کتابەدا بڵاو کرایتەوە وتارەکان زۆرن بەڵام کەسایەتەکان جگەل ئەو ناوانەکردنەوە نووسی هاوڕێی خۆشمی تێدا هەیە کە نماینە کاک عومەر شێخ نەفەت پۆلیسەشی مەشهور بووە مامۆستا ئەحمەد زێبانی مامۆستای تاریخ بوو ئەوانەش کەسایەتەکانیش لەو کتابەدا باسییان کراوە کتابی سێم کتابی سێم کە بە ناوی مەکسیم گۆرچی مرد یا کوژرا خۆی وتا دەکە لەسەر مەکسیم گۆرچی باساس وتا دەکە لەسەر مەکسیم گۆرچی لە گۆڤارێکی سۆڤیەتی بە ڕووسی دەتەچوو بۆ خارج دوای لە نۆهەدەکان پاشی سۆڤێت تێکچوو وتارێک بڵاوکەم زوو درێژ بوو لەسەر مەکسیم گۆرچی دەبێن دەرێ حەفت ڤەریانتی تێدا یان حەفت بۆچم هەیە ئایا مەکسیم گۆرچی ساڵی 36 بەخۆی مرد یان کوژرا ئەو لە هەندێکیان دەڵێ بەخۆی مرد هەندێکیان دەڵێتە نەخێت باس دووسێ ساڵێک دەڵێن نەخێت نەخۆش بوو بەڵام ئەو دکتۆری لەکنی بووە دەرمانی خراپی دایتێ ئەخیس ڤەریان حەفتەمی ڤەریان دەڵێ بەڵێ ئەو دکتۆری کە عیلاجی دەکرد دەرمانی دایە بۆ ئەوەی نەژیتە ئەوەش پەیوەندی هەیە پێشی مەکسیم گۆرچی بەملیسانسی پێنج کیرەف بە کوژدا ئەوەی کیرەفی کورد ناسرا بەڵام پاشی ئەوەی مەکسیم گۆرچی باس نەکرا هیچ بە هەموو ئەوە کاتی ستالینە نەیتوانیەوە مەکسیم گۆرچی بگەین یعنی ئاسان نەبووە مەکسیم گۆرچی بگەن بەڵام نەیانویستش بژیتن دەرمان خواردیان کردیان ئەوە حەقیقەتەکە ممکنە تا ڕادەیەک لای من ڕاستە بەڵام ممکنە گومانیش تێدا هەبێ چونکە مەکسیم گۆرچی بیستەکان تووشی سل هات بۆ نەخۆشی سل بەجێی هێشت بۆ رووسیا چوە ئیتالیا یەک ڤەریانت هەیە کە ئینسان گەشتکە سۆڤێتەکان لە ئەنسیکلۆپیدیای سۆڤێتیدا دەڵێ مەکسیم گۆرچی ساڵی 31 گەڕاوە رووسیا 1930 بەڵام لەسەر ماڵی مەکسیم گۆرچی لە ئیتالیا لەسەر خانیەکەی نووساوە ساڵی 33 مەکسیم گۆرچی ئیتالیای بەجێهێشتیان ئەنی 2 ساڵ جیاوازەیەک لەو معلوماتانەی کە لە سۆڤێت وڵاتکردووە ئیتالیا خۆتان دەزان لە ئەوروپادا شتیوا هەیە ئەو ماڵێک کە شخصێتێکی گەورەی تیاژانی کە ئەوەکان نووسیە فلان کەس لێرە ژیایە ساڵی ئەو ناتا ساڵێەوە لەوەی ئیتالیا نووسایە 33 مەکسیم گۆرچی ئەوەی بەجێهێشتیان رووسیا ئیتالیا بەجێهێشتی کۆڵایەتەوە مەقالەکانەوە لاپەڵەسەتی و کتابەکان بڵاو کرایتەوە لاپەڵەسەت ئەو کتابە لە سێ بەش بکاتیە بەشێکیان ئەدەبی کوردیە لەسەر چیرۆک و ئەدەبیاتی کوردی لەسەر چیرۆک و ئەدەبیاتی کوردیە تقریبا 180 لاپەڕەیان لەسەر چیرۆک و ئەدەبیاتی کوردیە لەسەر ئەوانەی کە لەسەریان دەنگدێتەوە نییە باشە لەسەر ئەوانەی کە لەسەریان لێرە بڵاو کرێتەوە لەسەر چیرۆکی لە خەومەی جەمیل سایب کە لە ساڵی 25 دوای ئەوەی کە ئینگلیز دەرگەڕێنەوە سلێمانی پاشی لێرەنیە لەمانی حکوومەتی شێخ مەحموود جەمیل سایب لە چیرۆکی لە خەوما بڵاو دەکاتەوە لە گۆڤای لە ڕۆژنامەی ژیان و ژیانەوە بڵاو دەکاتەوە لەسەر چیرۆکە ساڵی 76 سەرنووسیوە لە گۆڤای ڕۆژنامەی پاشتووی عێراق بڵاو کراوە بە کوردیەکەی بەشێک لە دکتۆرایەکەشم لەسەر جەمیل سایب ئەوم کردیا بەشێکیان لەسەر ئەحمەد موختاری بەجیزافە ئەویش لەسەر
چیرۆشی مەسەلەی ویژدان کە لە ساڵی 28 نووسرایە بەڵام لە هەفتاکان بڵاوکرایەوە بەشێکیان لەسەر شاعیرێکی کوردی سۆڤێتی کە بە تەمەنی 18 ساڵی لە ساڵی لە کاتی شۆڕشی ئۆکتۆبەر لە ساڵ 1970 لە سیبیریا شەهید دەکرێتن ئەوە ناوی فەریقی عەگید بەگا فەریقی عەگید بەگ بە ئەسڵیان عەگید بەگ خەڵکی ناوچەی ئەرمەنستان نەخجەوان و ئەوانەیە لە ئەرمەنستان لە کاتی زەماوەندی کوردیدا تەقە دەکرێت لە تەقەکەدا یەکێک دەکوژرێ کە یەکێک دەکوژرێ زاوا دەخاتە ئەستۆی خۆی عەگید بەگ دەڵێ تەقەکە ئەمە کردیتن دەیگرن عەگید بەگی ڕەوانەی سیبیریایی دەکات ڕەوانەی سیبیریایی دەکات عەگید بەگ لە سیبیریا ژن دەخوازی هەمیشی ڕوو دەخوازی ناوی ئان نەبووە لەوێ سێ مناڵی دەبیتە فەریق و باسە و عەباس و نورێ کچەک و دوو کوڕ ساڵی 1970 کوردەکانی ئەو مەنتیقەی ئەرمەنستان دەچن عەگید بەگە دەگەڕێنەوە ئەرمەنستان لەوێن دەرێت ئەو خۆی و ماڵەکانی دێنەوە بەس لێرە ئەرمەنستان خێزانەکەی گوێ دەبێت کورد هەر ژنی کورد دەخوازیتن هەر ژشکە دەیتن ژنا ئەوەی ناکات دەڵێ من دەمەوێت بگەڕێم و سەردانی خزمەکانم بکەم لە سیبیریا دوو مانگە خۆی دەباتە کچەکە دەمێتەوە کچەکە ناچی لەگەری کوڕەکان هەردوو دەچن لەگەری هێشتا بۆ شۆڕشی بەرشەفی ڕووی نەداوە لە ساڵی 70 شۆڕشی بەرشەفی ڕوویدا فەریقیان خوێندەوەیان دەخوێنی لەوێندەرێ لە سیبیریا بەگەر حرەکەی بەرشەفی دەکەویتن دەبیت هێز ڕووس ئەوەی پێیان دەگوت جێشی ئەبیەڵ جێشی سپی ڕووس ئەوەی سەر بە قەیسەر بوو لە منتیقەی سیبیریا هەوڵ بدەن شۆڕشدا بچێنەوە فەریق قیادەی پارتیزان دەکاتن دژی قەیسەریغان دوایی دەکوژرێ بەڵام فەریق بەگەنجاتی ژنەکەی ناوی ئۆلگا بووە چیرۆکنووسیش بووە لە کاتی کە تەڵەبە بۆ چیرۆکی چیرۆکانیشی و شعریشی هەیە ئەمن ئەوەی وەکو بە سوودفە خشتەکە خوێندەوە لەسەر فەریقی پۆڵاربێک بەدامزەوە فیۆدەر دیتکین کوردە بەس ناوی خۆی فەریقە بەڵام فیۆدەرەکە رووسیا دیتکینەکەش لەقەبی داچیتی بەڵام ئەو لە نووسینەکانی خۆیدا پۆڵات بێگە بکاردێنن کاتی خۆی ئەم لەسەر نووسی لە ڕۆباری پەیب لە لەندەن بڵاوکراوە پاشی لێ لە کوردستانی بڵاوکراوە ئەوە چیرۆکەشم لەسەر پەیب نووسیا شعر لەسەر کامران نوکری نووسیە کامران نوکری شاعر شعر کتابە مقالشی دوو دێژ وەردامنووس و نێژنووسی کورد ڕووس باسی بوو ئەوەی شەرەفنامەی تەرجمەی ڕووسی کردیا لەسەر مەستوورەی ئەردەلانی ئەوەی تەرجمەی کوردی کردیا لێرەدا لەو بەشە ئەوەی کە ئەدەبیاتی کوردی و ئەدەبیاتی بەیگاری تێدا هەیە بەشی دووەم ناومێنەی کولتور لێرە مەبەستمەوەیە هەر ئەوە نییە باسی ئەدەبی بەڵکو باسی ژیانی کولتوری کوردش دا لەوێ دەڵێ وتارێکی دوو دێژم لەسەر شەرەفنامە نووسیا لە کاتی 300 ساڵیش چاپکردی شەرەفنامە لە کوردستان ئەوە کرا لە گۆڤارێک لە هەولێری دەردەچوو بەناوی سەنتەری برایەتی بوو سەنتەری برایەتی لەوێن دەرێ وتارێکە نووسە شەرەفنامە کە ئەو کاتەی مامۆستا هەژار بوکریانیش تەرجمەی کوردی کردبووە ئەمن پێم وا بوو کە سەیرێکم کرد شەرەفنامەکەی مامۆستا هەژار لەگەڵ شەرەفنامەی ڤاسیلی وەی کە فارسیەوە تەرجمەی رووسی کرایە لەگەڵ دلا بووە دکتۆر کەمال مەسەر کە بەراوردی کە لەگەڵ رووسیدا دلا بە مامۆستا عەلاءەدینی سەجادی کە لەگەڵ فارسیکە ئەمن کە بەراوردم کرد هەستم کرد لە نووسیرەکەمدا ئەوم کرد کە نە مامۆستا عەلاءەدین ڕاستەوخۆ
بەراوردێکی دەرەگە فارسیەکەی لە دکتۆر کەمالیش بەراوردی لەگە ڕووچکەی چونکە هەندەشت لە ڕووچەکەدا هەبوو نە لە کوردیەکەدا نییە ئەگە بەراوردیان کردبە ئاماژەیان دەبا پێ بکە ئەوە کورد لەسەر کولتورە لەسەر کولتورەکە خۆتان دەزانن ساڵی 2001 کۆنفرەنسێکی فێرکردنی باڵا کرا لە کوردستان زانکۆی سلاحەدین کردی من ئەو کاتیانسندا گەڕێ بوو سوید بەڵام داوەت کردم بۆ کۆنفرەنسەکان لەوێ لەرێ ئەمە وتارێکم نووسی دەربارەی فێرکردن لە دەرەوە زانکۆکانی دەرەوە پێشنیارێکی زۆرم کرد زانکۆیەکانی خۆمان چۆن پیاده ئەو بکرێت پرۆگرامیانەکە بگۆڕێ بەڵام بەداخەوە وەکو دەرن زۆر پێشنیاری ئێمە لەبەر چاو ناگیرێتی ئێوانەی داوا دەکە شتێکی باش بکرێ بەڵام ئەسانیان بۆ ناکرێت بەداخەوە لەو کۆنفرەنسەدا ئەو شتەی بەشی سێمی ئەو کتابە بەشی دیمانەیە دیمانەکان زۆرن لەگەڵ ڕۆژنامە و گۆڤارەکە هەندێکیان ڕۆژنامەی خۆماناکی کوردستانە هەندێکیان ڕۆژنامەکانی کوردی باکوورە لە تورکیا دەردەچوو گۆڤارەکانیش گۆڤاری خۆمان هەیە ڕامان چاوپێکەوتنیشی دوور درێژ لەسەر زانکۆ و وەزعی کوردستان لەگەکردیمە دەکرێن 23 لاپۆری کتابێکی گرتیە گۆڤارێک لە سوید دەردەچوو بە ناوی گزنگ هاوڕەیەکمان نما ئێستا بە سەرەتان مرد چونچی ڕۆژهەڵات بۆ ناوی سلێمانی چیرە بوو سلێمانی چیرە شاعیر بوو گۆڤارێکی دەردەکرد بە ناوی گزنگ یەکێکی بوو لە دۆستەکانی مامۆستای من بۆ دوو کتابی مامۆستایی نیشی چاپی مسلێمان لەوێندەی ساڵ چاپێکەوتیە لەسەر وەزعی کوردستان چاپێکەوتێک برادرانی باکوور کردیان لەگەرم کوردستان 50-50 لەسەر نۆتو چاپەوە نۆتو چاپ لەسەر وەزعی کوردستان هەیە 50-50 و پاشی لەسەر شەڕی خۆکوژی کورد ئەمە لێرەدا لەسەر شەڕی خۆکوژی لەسەر وەزعەکە هەموو نووسی وەکو خۆی بە خۆم چکە لە هەولێرم تا 95 بەزیێم هێشت کەشەکە زۆر بەردەوام بووم ساڵێک ئیجازەم وەرگرت لە جامعای گەڕامەوە سوی چمدی تێ لەو ماوەی لە شەڕی برادرانی یەکێتی ئیسلامی یەکێتی و پارتی چیان کردە لەسەر هەمویان نووسیە مافی مرۆڤ چدایەتن لە کوردستان باکووری کوردستانی لەگەڵ ڕۆژنامەی ئازادی ڕۆژنامەی ڕۆژ ڕۆژنامەی ئیزگر پۆلیتیک لەگەڵوانە چاپێکوتن بدێ لەسەر وەزعی کوردستان و سیاسەتی ناوچەیی و سیاسەتی خۆمان یعنی بێ توش قسە کردی یعنی مجاملەی کەسب نەکردیە ناویکەش بە گێڕێزی نەکردێکیان بەڵام حقیقەتەکەم گوتیە ئەوایان کردیە بەرامبەر بە کورد بەرامبەر بە دیری کورد چیان کردیە هەموو نووسیە ممکنە هەندێکیان یان ناخۆش بی بەڵام ڕێی خۆیان ناڕێی من ناکرێت مێژوو بنووسیەوە حقیقەت نەڕێی خەڵک یعنی خۆت لێ بشاری و خۆت لێ بچیەوە مێژوو وەیە تۆ ڕاستەکەی بە خەڵک بدەی خەڵکیش خۆی بڕیار دەدا چۆن ڕێ بکات زۆر سپاستان دەکەم زۆر سپاس بۆ جەنابی دکتۆر زۆر سپاس بۆ خوێندنەوە چڕ و پوختوو
ڕێکەکەی بۆ کتێبەکان ناوەڕۆکی کتێبەکان پێم وایە ئێستا دیدێکی گشتیمان دەربارەی ناوەڕۆکی هەرسێ کتێبەکە لا دروست بوو جنابی دکتۆر ئامادەی وەڵامی پرسیاری و بۆچوونەکان بداتەوە لە لای ڕاستەوە دەست پێ دەکەن یەک بچین خۆڵا مامۆستا عادل فەرموو دەست پێ بکەن پێشەکی هەر لە هەولێرەوە حتا کە بۆ باران دەکەین بەخێر بێ سەر چاوان سەرمان من سێ وەکو بڵێ پرسیار یان وەکو بڵێ مەتەڵ یعنی لەلام تاریکە من بۆچوونی خۆم هەیە ئەجا نازان بۆچوونی تۆ چۆنە یەکەم مەکسیم گۆرکی لە ژیانی مناڵیە زۆر هەژار بووە لە زبڵخانەکان شتی خەڕەوە کردەوە حاصڵ ئەگاتە تەمەنی گەنجی ئەوێ خۆی بکوژێ گولێکەنێ بە سنجەوە نامرێ ئەو گولەیە تا ناسنجێ منەڵەن وایە ئەوە نەخۆشەکەی بۆ من باوەڕەوە ناکەم بۆ مەکسیم گۆرگی ئێمە وەختی خۆی من کۆمەڵی مارکسیدینی بووم لە حەفتاکان ئەمە سۆڤێت ڕیڤیژنزمە یعنی تحریفیە لە وەختی لێنینە نه لە وەختی ستالین زۆر ڕقی لە مەکسیم گۆرجی لەبەرەوەی مەکسیم گۆرجی زۆر هاوڕێ لێنین ئەیگوت تۆ یەکێکی لە هۆکارەکانی سەرکەوتنی شۆڕشەکەمان بەڵام ستالین ئەویستی کە بەجەعایە بۆ خۆی کە ئێمە لەگەڵ ڕۆژنبیرین ئێمە لەگەڵ نووسەرین نازانم چی ئەمە هەزم نەکرد لە مەکسیم گۆرجی ستالین کوشتی ئەکیدە ئەمە یەک دوو عەرەبی شەمۆ عینە ستالین ناردی 20 ساڵ لە سیبیریا بوو لە هێژنی هێنام ناڵی لە دوایە خڕۆشۆف عەفویشی بۆ دەرکرد هاتەوە کەواتە تۆ ئەمە پرسیارەکە تۆ خۆت کە لە مۆسکۆ بوویت ئەوە نەماوەیە هەستت ئەکرد کەوا تەحریفین یعنی چۆنەڵی لە فەلسەفەکە لایەنداوە لەو فەلسەفەی کە لێنین تەواوکەری مارکس بوو ئەمە یەک دوو مەسەلەی با بڵێن نووسین لەسەر ئەو با بڵێن ئەو ناکۆچیە لە بینی یەکێتی و پارتیا بوو من پێ ناڵێم براکوشی من پێڵێم دوو ڕوانگە خۆکوشتی دوو ڕوانگە چونشی لە مێژووە هەموو وەختێ سراع هەبووە حتا تەنانەت نازم مەجالەیە کە نیو دەقا بەسەراتی بژێڕمەوە لە بینی ئەوەی ئەنتۆنی چیخۆف کە سێ ئافرەت دێنە لای لە شەڕی یۆنان و دووچیاکە ئەڵێ تۆ عەفوو ئەڵێ تۆ ئەم کۆتایی ئەم جەنگە بە چیەکە ئەڵێ هەموو جەنگە کۆتایەکەی بە ئاشتیەکە ئەڵێ چێی باتەوە ئایەکە لە ئافرەتەکە ئەڵێ چێی باتەوە چیخۆف ئەڵێ چێی باتەوە ئەڵێ ئەوەی ئازادە ئەڵێ کێیان ئازایە یەکێکیان ئەڵێ ئەوەی بە قووەت بێ یعنی خواردنی باشی خوا لە تەدوی باشی بێ ئەڵێ تۆ حەزم بە کامیانە ئەڵێ وڵای من حەزم بە مڕەپای سێوە چیخۆف ئەڵێ ئەڵێ من حەزم بە مڕەپای سێوە کەسەکان سەڵێن لە کێ ئێمە چیمان ناوە لە مەزموڕ لە بۆ لە کێکەوە باسی مڕەپای سێو ناکەینەوە نەخۆشە وایە ئەجا مەکسیم گۆرکی لێرە وەسفی چیخۆفەکە ئەڵێ کانە طەیبە یعنی زۆر پیاوێکی جوان بووە جوان ئەجا من ئەڵێم نووسەرەکانی سۆڤێت رووس ئەوانەی کە باسی قەناوتی کوردۆیە با بڵێن عەرەبی شەمۆیە نازانم چی نادری ئەمانەیە هەمووی ئەمانە ئینسانی چاک بوونە معنای وایە ئینسانی چاکە بووە مارکسی نەک ئینسانی خراپ وایە سپاس دەکەم یەکەم دەتوانێت مەکسیم گۆرکی مەکسیم مش گەیشتەوە و قەنەعەتی هەر مەکسیم گۆرکی پێدا ینی مەسەلەکەی کوشتنە یعنی ئەوە نییە بەڵام مەسەلەی نەخوا عەلاقەی ستالین لەوەیان دینین مەکسیم گۆرکی دۆستی دینی ڕخبێتە دینیش الناس دەکات دینیش ئەو سوی ئیتالیا چون دینی ساڵی سوچار مرد بەڵام من لام وایە ستالین مەکسیم گۆرکی دەربارەی عەرەبی شەمۆ ئەمە یەکەم قسم هەر لەسەر عەرەبی شەمۆ نووسێ کە لە ساڵی 37ەوە تا 55 گیراوە لە سیبیریا بووە لە سیبیریا بووە 55 گەڕایتەوە لە کاتەوە خڕۆشێف هاتە حکم هاتەوە ئەوجا مەدانی قارمایەتی شاندایە مامۆستا عەرەبم ئەمن لەوە باسم کردیە چاپی کۆ دەکەم کردیە لە
أشتا لنينغراد لمالي المصطفى كريم أيوبي بابا سيكا على مش ما ندك كاس لا سوفيتي بيشودا ديالا خلق الرخنيه ولا سياستي سياسي لا سياسي من الناحية كومبلايتي ياخذ ديمقراطي اجتماعي لناحية سياسي كحزب يحكم ذكر أو حزب يعني هو حزب كسايتي كان نك وقت حزب كان ما يعني حزب ستالين قرار ده ستالين بريار ده ستالين دكوشي ستالين هل أوينية أواني كسوفيتي ولا كأخوي ولا أشوف بركو جماعي شزود لصر كان حزب الكومونيستي السوفيتي يقول وشي كونغري وزن منظمة كشتي جماعتي حزبي ألمانيا كان كشت خلشي تيش كشتي أم عادي ستالين هو الدولة والله من دام كباسي ستالين نكيدي بيوسف بدو شو إنسان باسي كم ستالين هو كل شخص أو ستالين ستالين دولي لحرب عالمي دور أول شيء السوفيتي كان مختلف كان تقول حرب عالمي دور ستالين قيادة السوفيتي ذكر وسرت نقاش بناء ستالين ومن ستالين كأمادنبو كل يخوي بقوري توا ودي جندي با أفسدنا قوري توا كل كشنا نامني قوريو أول لا يخلش السوفيت خلش أواني ثمن درجة كان زور حساب الشتاي بديه ولم جريمة شديدة بكمان جريمة كده ولما هي التي مشكلة والتي كنت راقوس كان راقوسني كرد لعندنا وشيء سوري تركيا وسوري إيران بتاعتي أو زول أو أشترايا ولم أول شيء أوان بياني خوان هيدوي بياني كتسر الناس تسر الناس نية أوان عملنا غير برادراني سبيت واني قصد كده باش اللو أنت سنوري تركيا وسنوري إيران تان قواستوا وانت سن إيران وتركيا هر دوشان حكومتي تركيا سربا ألمانيا حكومتي الشاش هر سربا ألمانيا لو حكومتي روسيا أمريكا إيران يانغوتو شان بريكرت تركستان إسلام كان لقد ماذا إيران إسلام تركيا شان إسلام بقر إيران بقر ألمانيا هو كونه لو قواستمانوا والله ما هو بيانويا مقنعتنا بيانويا دولي برادراني أذربيجاني تدايا وأرمنيش تدايا خوشنا نزلني إسلام أرمنستان باستا كرد معه والله مزوربي كرد أرمنستاني بس يشتوها زوربي بس يشتوها استشفي 6000 كرد تقريبا لروسيا تجين أو يخلصي أرمنستان يعني أرمنستان تزوجت الرزق القصي كرد وأرمن بتاعي درباري وجداني كني سواري حميدية تجي أرمنكان لصاني باطلا هو سواري حميدية وجداني كني لبشتي أرمن لصاني باطلا هو تأثيري كتير رسل علاقاتي أرمني هرچند أرمنستان كنت كردائتي خدمتي زمان وأدبية دي زور قبل أقول لسيا كانوا تا سوفيت نما أرمنستان يكتب مركزي كان يكون تبوا روزنامة كان يا روزنامة رياضة كردي راديو يريفان أبواب روزنامة كردستان سوفيت أبواب لكن جمهورية السورية أبو روزنامة درسوا أو روزنامة تاسع لسيوش البردوام أما زمايا سيوش معايا كانوا سوفيت كردستان روزنامة كا بزماني أزريو روسي درسوا والله ما هو بس كوا مثلا تحريفية وشيء شيء برادرني كومودا أخذ برادرني كوموري فقط عندك إذا كان تاك روزنامة جوباي رزقي درجة بغدادية عندك صيني بدر ماوي كانوا روسيا والسوفيت خلافين هم الأمور صعبة أولش تأثيرات يقدر بس تحريفيتها هو الإدارة يعني حزب الشيوعي السوفيتي كحاكم أجر بناصي حكم ببرنسيبي ماركسي ولينيني عمل لهم ويا
كان بشوف السقالي ده ليتواني 23 مليون أمدامي أبو بيد الشقام نهجم بلام تشوف الخلق كنا راسبون ناحية سياسي ونا راسبون لو يوزعك بوناو دستي أمريكا شتينا دستي أمريكا شتينا چه دەڕێژێ پرسیاری هەیە؟ فەرموو مامۆستا خەلیل. کێشەکی قەیدان زۆر بە خراپی دکتۆرەکان لەگەڵ برادەرەکانی بەڕاستی من ئەو کتێبەم نەخوێندێتەوە کە باسی دووبووی لە سیاسەتدا ئەکا بۆیە من ئەمە بەڕەحمەدامەنم کە من تێبینیەتم هەبێ دووبووی لە سیاسەتدا ئەو جەنابەت ئەوەی مامۆستا لە بینی دەوڵەتەکانە دووبووی نییە بەرژەوەندی هەیە بەرژەوەندی هەیە تر بەرژەوەندی کاتی هەیە بەرژەوەندی استراتیژی هەیە بۆیە یعنی من کە کتێبەکەم نەخوێندوەتەوە ناتوانم ڕەخنەی لێ بگرم بەس وەکو تێبینی مەسەڵەن بۆ نمونە ئێستا سبەینە سەرۆکۆماری ئێران دێ بۆ هەرێمی کوردستان ئایا ئەمە دووڕوویە نەخێر ئەمە بەرژەوەندیە ئەمە بەرژەوەندیە ئێران وا تەماشاکە وا ئیشێنێتەوە کە دوا ڕۆژی هەرێمی کوردستان لەوانەیە سوودمەند بێ بۆ ئەوان هەرێمی کوردستانیش پێویستەکە بە دەموچایەکی پێکەنیناویەوە بە دڵخۆشیەوە استقبال لەو کەسایەتێت ئەمە ئەگەر درێژخایەن بێ ئەگەر کاتیش بێ لەوانەیە دوای مانگێکی کە ئەم سیاسەتە ئەگوەڕێت ئەجا مەبەستم چییە مامۆستا ئێمە لەناو لەبەرەوەی میلەتێکی بێدەوڵەتی یعنی باسی دووڕووی ئەەکەی بێ ئەخلاقی ئەەکەی لە سیاسەتە نەخێر لە بینی دەوڵەتەکانە بێ ئەخلاقی نییە بەرژەوەندی هەیە لەگەڵ تادێ لە قۆناغێک دوایی بەجێ دێڵێ لە قۆناغێکی وەسپاس مسألة ونية مسألة إلا لو موضوعات عمل لا ما كده يمدوه ادعاء ذكي عكس ادعاء سياسة ذكي رفتار ذكي تو دنيا استا أمريكا دنيا ما بشير كل ذكي أو بيماني كل أو بيماني يما منشرين داعي وها فلان لها ما كانت أمريكا تزاني كردستان للايان تركيا أو بيماني ناتو قوم بباران لغيدا ولم يجي ويناك أمريكا صدام محمد لقى صدام أوديك كردستان تركيا باران تعاون لك أمريكا لقى السعودية تعاون لك هذا إذا زال الرجيم ماشي ديمقراطي وآزادية ادعاء لك ادعاء تشتكن والله ببيت جواني ردارك لا يخومان ادعاء ديمقراطية لكن والله بيشك قصيك بكثر أجل بتوان دي يقولين لك كوشن أودوا نك بس برجع اللي بيكبر أمريكا لو خاتي يمنعتي وتساوي رش كلنا يعني وبرجع اللي خوي يعني أبدا لك هذه شوشي أينو لك يا تكيتي وكذا أو رياضي أينو الدنيا إيراني حال لدا يارمتي كل بدا إسرائيلي حال لدا خوي أوي ذكر بلا مصلحة الجيش الوقت بشتي لكرت كردو خلاص بدا كردش فرشت هذا بيجي أوان برجون دي خواني هيش روجا كروجان دولتان أما يك خلايش كومونيست كان يأخذ سوسياليست كان بأولهم إما بيوم موابو وطني سوسياليستي بقشتي كان برنسيب شيء خوانها يوم متوي عليها قصدي ملتان مصلحة إخوان ناقول والله دولة مصلحة إخوان السيدي زين الدولة سوفيت كاتي حرب شيستو سما أواني أم تمنيا عن قوري أفكري عندي شيستو سما كده شيستو سيس سوفيت قصدي كل هنا UN داينا لرجع منغوليا والله كان مصلحتي لقى مصر وأواني تقدسوا يكسر شيء هوا شيء مصلحتي إن تشندري بالدولة أنا مو وأنا ما لم أممينا يعني تجري بلادها أما أنت تخيل عبد السلام رئيس الاتحاد السوفيتي هذا بغداد عبد السلام عارف رئيس جمهورية صار قبل عبد السلام عارف أمن لا موسكو أو كاتي للرخاوي حزب الله رخنا من السوفيت عبد السلام عارف قصته تاردي مزاي إعدامي شيء يكاني كلمي شون دي بيسالوش يشتي السوفيت بس بغداد يقول بس قبل عبد السلام عارف هناك
وبخلاف اجتماعي حزام شوي صاير شو تدخل وليش حزب كان مصلحتي دولة أو بلاد مصلحتي دولة أو يعني دولة والله سياستي دولة كده سياسة أمنية وام كتو أنت عايش تجي بجمع والله إنك تشتغل أي بغلط عكس وديكي عكس ديكي يوم ده الدين ديمقراطي آزاد الشعب الحزب كان هم سوسيال ديمقراط وديمقراط والله الواقع ده والله يعني شخصي ديمقراطي نبي ما مستأستاذ فهمي سلاوتان لێبێ بەخێر بێن سەر چاو سەردی ئەم هاتن گەرمانە گوتنی مامۆستاگیان جەودە دووشار کتێبێکی دەرکردووە لەسەر نووسەرانی ڕووس کە خوێنمەوە بەڕاستی بۆ ئەوەی یعنی ئەوەی رووسیا غەدری لە نووسەران کردووە لە هیچ وڵاتێکە لە جیهانە لە مێژوان نەکراوە و من بۆ کە باسی ژیاننامەی خاتوئانە ئەخماتۆف کرد أنا أخواني براسي قديم بوي يعني بوجنا شاعرة كشون صمم ذكرى رسالة كم من أويا تا كم راستا وكتابة كباسي أو بصل ما كتناب اللي بوتا جوز رسمس الناحية سياسية ومبيوت للسوفيت مشكلة أساسية ناحية سياسية كبرى هناك مشكلة اقتصادية واجتماعية أو بوت فنانة يهبو سألنا خماتك خاوني كتابي شفشلكا سي باريس بسترناك أوانك سي كابراي تو وزيرش أو عالم شكور ساخرف مثلا كي سياسي حزبك يعني يك حزب يك رأي يك أو مشكلة جورا كون لا يسوي لكن مشكلة ترى يش كردن هم خجيان خراب نبو خاصة ممكن أوكو أوروبا نبي أوروبا غربي يعني هندر شت هقول أوروبا غربي ندقة يشتا بيندري والله جيان اعتيادي هم يش كردن هم خراب أمن هذا صار ليش جاي ما هذا صار جاي ما روجك شت برز نكرو جياني خلشي أما خانين قلتوا بهشت روبل غاز وكهرباء هم شيء هشت روبل هالشغل يعني هذاك $2 لا أقول بلام ناحية سياسية كبو ناحية سياسية يعني حريات السياسيين نبو حريات السياسيين نبو ده غير مش دوري هو يعني غير سألك من هو دكتور علم تاچم راست يعني والله مقنع أنا من باسي ماكسيم غورجيش كا أي شغلة جودة دوشار أنا ماكسيم غورجيش كوش راو لا هو بالتأكيد هو غاوشنا والله تاچم أو يسري لسري نسي مثلا ما تنسي سنت راستا قبلنا تنبل خومايكوفسكي يلا قائد شورشي شاعر الشورش خو انتحاري كر ما ياسين خو انتحاري كر يعني صراع السياسي لاحي سياسي هو ياسين أنا أخمات حريات السياسيين حريات السياسيين هذا من إلا بو حزب هو بعث الشديد وعلي كل الوالي يعني هذا حزب لازم يستشفوا الأموات أو خد عند زمن دشين ليها. چ بەڕێزێکی کە پرسیاری هەیە هاڵێ وەڵا جەنابی فێرمان ماندوو کرد زۆر سپاسی دەکەین بەڕاستی ما كهرباء بالرسمة كبدي ڕسمەکە دەگرین و تەبێ کتێبەکانیش بۆ فرۆشتن هەر کەسێ بخوازێ بەس دەمینێ نرخەکانی بينش هذا علي إيش بينش. نرخی هەر یەکە پێ لما خلص لكن هو هاي. بلاش ترجع لكن. شكون كتاب وما وصلش نعمل. وای وای بلاش. بەدەمیایەوە أو سيارة يقسم السكن أو كتاب خانة يعني. دەست كتاب خانة.